لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا شۆڕژگەری کورد لە نێوان شەرعەتی مافی چارەنووس و یاسای نێودەوڵەتیدا خەباتی کردووە. گەرچی مافی چارەنووس یەکێکە لە بنەما ڕاگەنرەوەکانی کارنامەی نەتەوە یەکگرتوەکان، بەڵام هەر مافێکی ڕاگەنرا و مەرج نییە بەدەست بهێنرێت مادەم لەمپەری بەرژەوەندی زلهێزانی لە بەردەمدا بێ. لەلایەکی تریش کاتێ سنوورەکان بەپێی یاسای نێودەوڵەتی و نەریتە دیبلۆماسیەکان پارێزراو بێ، بەزاندنی دەبێتە پاساوی وەڵامدانەوەی ئەو وڵاتانەی کە بەزانەکەی تێدا ئەنجام دەدرێت. لە دوای ڕاپەڕین و هەڵبژاردننی پارلەمان و دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان، بەردەوام هەرێم لە بەردەمی بەزاندنی سنوورەکانیدا بووە. بە هەمان پاساوی یاسای نێودەوڵەتی و سەرڕای چاودێری ئاسایشی هەرێم لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە، بەڵام تا ئەمڕۆ چارەسەری نەکراوە یا وەکو هەرێم بەشێکە لە سەروەری خاک و یەکپارچەی عێراق. بەهانەکانی تورکیا بۆ هێرشکردنە سەر نایەرەکانی لە عێراق و سووریادا دوو بنەمایە. یەکەمیان یاسای نێودەوڵەتیە کە بە پێی یاسایەنە ڕێگە نادرێ بە هیچ وڵاتێک ڕێگە بدا کەمپی سەربازی ئۆپۆزیسیۆنی وڵاتەکەی تر بکاتەوە و سنوورەکانی ببنە مەترسی لەسەر ئەو وڵاتە. دووەم ئەو ڕێکەوتنانەیە کە تورکیا لەگەڵ هەردوو حکوومەتی عێراق و سووریا داواژوێی کردووە، کە یەکەمیان لە ساڵی 1984دا لەگەڵ حکوومەتی بەعز داواژوێی کردووە و ڕێگەی داوە هەردوو وڵات تا قوڵای 40 کیلۆمەتر بۆ ڕاوەدونانی ئۆپۆزیسیۆنی چەکداریان بچنە ناوخاکی یەکترەوە. هەمان ڕێکەوتنامەش لە ساڵی 1998دا لە ئەدەنە لەگەڵ ڕژێمی سووریا داواژۆ کراوە. کەواتە ئەوە ئێستا لە کاتی بێهێزی حکوومەتی ناوەندی ئەم دوو وڵاتەدا ڕوودەدات ئەوەیە تورکیا بەوا بەهانە دێنێتەوە کە چەکدارانی دژبەری ئەنقەرە با پێچەوانەی یاسای نێودەوڵەتی لەم دوو وڵاتەدا هەن. هەر ئەوەش پاساوی داوەتە دەستی تورکیا هێرشیان بکاتە سەر مادام بەغدا و دیمەشق نەتوانن کۆنتڕۆڵی سنوورە نێودەوڵەتیەکانیان بکەن. لە دوای ڕاپەڕینەوە بەهۆی نەبوونی حکوومەتێکی بەهێز و یەکڕیزی نیشتیمانی و خاوەنی گوتارێکی ڕوون و بەتوانە لە داڕشتنی دیبلۆماسیەتێکی دانایەنەوە، هەمیشە نادیاری و شپرزەیی بە هەڵوێست و خواستەکانی هەرێمەوە دیار بووە. بۆیە نەیتوانیوە وەکو زۆربەی بوارەکانی تری ژیانی کوردەواری ئەم بابەتەش چارەسەر بکات و پاسەو نەداتە دەست دراوسێکان سەروەری هەرێم و ئاسایشی پێشێل بکەن. هەر بۆیە ئەم بابەتەش وەکو هەر دۆسیەیەکی تری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی کراوەتە بابەتی مۆزایەدە و لە نێوان تۆمەتی خیانەت و سۆزی نەتەوایەتیدا مامەڵەی لەگەڵدا کراوە کە کێشەکەی ئاڵۆستر کردووە و کەسیش بەرپرسیارەتی ئەم دۆخە سەختەی هەڵنەگرتووە. دەبێ بەرپرسانی هەرێمی کوردستان لەم دۆخە هەستیارەدا وەکو بەرپرسیارەتی مێژووی لەگەڵ بەغدا بگەنە ئەنجام بۆ پاراستنی سەروەری هەرێم، وەکو بەشێک لە عێراق بەپێی دەستور و لەگەڵ ئەو هێزانەشدا گفتوگۆ بکەن کە لە سەردەمی بۆمبی زیرەک و فڕۆکەی بێفڕۆکەوانی ئاراستەکراو با تەکنەلۆژیای پێشکەوتوو خەبات با چەکی سادە و لە ناو ئاوادانی و هەزاران کیلۆمەتر دوورتر لە گۆڕەپانی جەنگەکان جگە لە قوربانی خەڵکی گوننشینی سڤیل و زیاتر داڕوخانی ئابووری خراپی کوردستان دەستکەوتێکی تری تێدا نابێ، بە تایبەتی لە سەرخاکی وڵاتێکی تر کە نەتەوە یەکگرتووەکان سەروەری سنوورەکەی دیاری کردووە.